لەم مانگەدا کە مانگی ڕەمەزان مانگێکی پڕ خێر و بەرەکەتە بۆ هەموو لایەک پێویستە لەسەرمان ئێمە کە ئەم مانگە کە لێبوردە بین بەخشندە بین لەم مانگەدا کە مانگی خێر و بەرەکەتە لەبەرەوە کە مانگی ڕەمەزان خێرمان بەسەدا دەبارێنی ئینشاءڵڵا ئەمەش لەسەرمانە پێویستە کە خۆی گەورە ئەم مانگەی کە بۆ داناوین لەسەرمان پێویستە کە ڕۆژەکانمان بە جوانی بگرین و کە خۆی گەورە نوێژ و تەعاتەکانمان بە جوانی بکەین و لێبوردەش بین. مانگی ڕەمەزانی پیرۆز مانگی لێبوردەییە مانگی ئەوەیە کە مرۆڤ بتوانێتن لەم مانگەدا لێبوردە بی بەرامبەر هەموو کەسێک هەر کەسێک لەوانەیە ڕۆژان کەسێک خراپ مامەڵەی لەگەل کردبی بەڵام ئەوە بەخشی خۆیە کە خۆی گەورە ئەم دەرفەتەی پێدا جارێکی تر هاتیەوە ناو مانگی پیرۆز و مبارەکە خۆی گەورە ئینشاءڵڵا لە هەمومان خۆش دەبێ و ئێمەش دەبێ یارمەتی یەکتر بکەین و یەکتری ببورین لە هەر هەڵەی و تاوانێک. مانگا رمضانê مانگا خێر و بەرەکەتیە مانگا عیبادەتیە الحەمدولیلا ئەم هەم بسلمانین ئەم هەمە برۆژینە و یا رب خودت ڕۆژین و یەجێتمە هەمیە قبول بکەی داومەجی الحکومەتێ ئەوە نۆ بازار بگەڕێن ڕێقابە قبول نەگەن دکاندار جملەچی تاجر تشتگیران گەسە فەقیرە عالم فەقیرە